هوريني سيارم بازار حسابك هوريني بولين نبو كز وريني جيلين هيدا بين كاوا الشيخ عبد الله 15 سال ميداني شي روزنامەنووسیم کرد لە 2005 تا 2020 ئیتر دوای ئەواز منە لە 2020 تا ئێستا نانی بەیانیم داناوە ئەنی هەموو تەرکیز و بیرکردنەوەی من لە نانی بەیانیایە ئەوە 4 ساڵەتی سەرەتا بە زۆر قرز نەبوو بەس لە ڕووی نەفسیەوە ئاسوودە نەبوو چونکە پێشتر من بەس هێلکەڕۆن مەزانی ئەوش زۆر باش نە یا سوێ دەرەچی یا بێخێ بوو لە شوێنی ڕۆژنامەنووسی مەسەڵەن بەشێک لە پەیامنەرەکانی هاوکارەکانم پیانەوتم مامۆستا سێ لێرە پێم بڵێن وەسا سری گەلێکی بۆ کوێ فەرقەکەی هات بەڵام هەردووکی بەرکردنەوەی خەڵکە من چێژی لێبینم بەڕاستی زۆر ئاسوودەم دێت ئیشکردنی نانی بەیانی زۆر بیرم لەوە کردەوە ژن چۆن بێزار نابێت بەیانی نان نیوەڕۆنان ئێوارە نان پێش ئەوەی دوکاندان بەس ئەو پرسیارم بەس بەڕاستی هیچ شتێک بەخەدەر نان دروستکردن ئەند چێژ دروستکردن لەزەتی نییە لێرە خۆم ئەو ئاوی کانیاوە دوای ئەوەی کە ئەیکۆڵێنین ئەیپاڵێوم و مەسەڵەن نەعنای یەکەم و خەیار و لیمۆش شتێکی زۆر تایبەت و خۆشە لە فەیسبوک لە پۆستەکەی خۆشمەرەوە کرد خەڵک ئاوا بکات هەرێتم بە خۆڕایی ئەم خزمەتگوزارەکان پێشکەشەکەت نەعنا و خەیار و لیمۆ بیکەنە ئاوێ بە ئاوی حەیات بەس بە هەموو کەسی ئاو بەش هەموو کەس نایە تۆزێک ڕەزیلم تایە سێ جۆرە هێلکەڕۆنمان هەیە مە لێرە هێلکەڕۆنی ئاسایی هێلکەڕۆنێکیش کە بە ستایلی مەخلەمەیکەین تەماتە و سەوزە و بەهاراتی تێکەم هێلکەڕۆنێک بە شویت و ڕەشکەوە ئەوە زۆر تایبەتە زۆر شتێکی خۆشە ئەوە ئەوەی کەی خوات دیسان داوای کاتێت ئەو تەمەنم 7 ساڵ بوو ئەنی تر تازە سەرەتای گەنجیم بوو لە لادەکەی خۆمان لە بناری سوورێن پێم بە ئەڵخامان باس بەسەر ئەڵخامان چۆن ناو کێڵگەیەکی مینەوە شوان بوو بەلای حیوانەوە بوو ئیتر قاچی چەپم لەخوا لە ژنەوە لە دەرزە پاییزی 1998 تەمەنم 7 ساڵ ینی بە پێچوانەوە زۆر یەکەم جار ترسم بوو کە ئیتر کۆتایی هات هەموو شتێک بەس دوای تێکەشتم ژیان بە قاچێکی شۆچێ بەڕێوە ئیرادە لە سەروی قاچێک و دەستێک و هەردوو دەست و قاچیش من ئیرادەیەکم تیاو بوو بۆ خۆم دانەبرام لە خوێندنەوە بەردەوام لەبەر چرایە لەبەر خۆرە لە شوانی حرم خوێندەوە ئەو خوێندنەوە وای لێکردم کە ئەو شتە تێپەڕێنم ینی بەلام زۆر مۆزوع نییە ئەنی ئەگەر ئازار و برینی نەبێ هەر بایەک بۆ شتش نایە کە قاچێک من زۆر تهیدیەوە ناکەم بڵێن ئیش نییە لە هەموو شوێنە دەرفەتی ئیشەیە ئەو کانیفانکە کە من ئیشی تیاکەم 4 ساڵە لێرەم هەموو بەیانێک سەعات 4 و 5 دەستەمانیوەیە من هاتووم 15 گەنجی ئەم دێ چوون بۆ خارج ئەڵێن ئیش نییە ئەی چۆن من هاتووم ئیش لە هەموو شوێنە دەرفەتی ئیشەیە بەس خۆی لاکردن ڕاستی ڕازی بووم بە دەرامەتێکی کەم سەرەتا من یەکەم جار کە دوکانم دانا بە 2 مانگ و 3 مانگ ئەلێۆ باوەڕ کرد ئێستا شکر هەلیاتووە 4-5 گەنجم لەگەڵایە